مژدەیەکی خۆش ڕادەگەینین بۆ هەموو هاوڵاتیانی خەڵکی کوردستان. ئەمڕۆکە گای سروشتی گەڕاوە بۆ ئاستی ئاسایی خۆی، واتە وزەی کارەبا لە بەرهەمهێنان گەڕاوەتەوە ئاستی ئاسایی خۆی. ئێمە بە زۆر بەوازحی قسە بکەین. وەزارەتی سامانە سروشتەکان وەزارەتێکی سیڤلە، وەزارەتێکی ئەمنی نییە. ئەگە پرسیاری ئەمنی دەکەن لە ڕێگای حکوومەتەوە وەزارەتی ناوخۆمان هەیە، لایەنە پەیوەندیارەکانمان هەیە، لایەنی ئەمنیمان هەیە کە دەتوانن وەڵامی ئەو پرسیارانی جەنابتان بدەنەوە. قەبارەی زیارەکان خۆ بە خۆشحالی و ئەو ئاستەنیە کە جێگای باسکردن بێتن، بەڵام ئەوەندە بوو کە تەسیری هەبوو نزیکەی بڵاوکراوەکەی وەزارەتی کارە باشەکە بخوێنەوە نزیکەی 2800 مێگاوات کەمی کرد. یعنی زەرەی جیاییمان نەبووە. ئەو یەک لە شتەکانی کە دڵمان زۆر پێی خۆشە. هەروەها تیمەکانی ئاگرکوژێنەوە و تیمەکانی هونەری لە چێلگەی غازی کۆرمۆر بەڕاستی کارێکی زۆر ڕێکوپێک و گەورەیان ئەنجامدا. هەمووی جێدەهێڵینەوە بۆ لایەنە ئەمنیەکان وەڵامی وردەوردی هەموو ئەو ئەنجامانە بدەنەوە کە ئایا ئەوە چۆن بۆ چۆن نەبووە. ئێمە کەسی ئەمنی نین. چێلگەی غازی کۆرمۆر یەک لە چێلگە هەرە گرنگەکانی عێراقی ئێستاکە و بۆ زانیاری بەڕێزتان تقریبان ئەو بەرهەمهێنانی کە لە غاز لە کوردستان دەردەچین نزیکەی 150 غازی هەموو عێراقە. بۆیە کارەبا لە کوردستان زیاترە لە بەشی حکوومەتی فیدرال و ئەوەش هەمووی تەنها بۆ خەڵکی کوردستانەوە بۆ پیشسازی بووە. مەبەست لیژنەکەی حکوومەتی عێراقیە کە بێت چاوەڕوانیانین تەسیر لەسەر بەرهەمهێنانی غاز نەبوو، یەکەم جارە تەسیر کاتن و ئەوەش ئەو کاریگەری کە هەی بووە توانیمانە بە ماوەیەکی زۆر کەم چارەسەری بکەین.